بۆتا خولیام بۆ ئەوڵانەی شەوانی تانیام هەی دایە 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 دایەی شیرینم هەشتێکی پێت خۆشە عەرەبی کوردی فارسی هاتی پێت خۆشە یەک دانەی بۆ بۆ خۆت ئەلاقەیەکی زۆرت پێێتی دەنگیشت نەرم و خۆشە سۆزیشت هەیە تو نامێستم شەرە نامە منی عاشقتیا ناگەڕێم کوچە نامە شەقەم نامە منی عاشقتیا ناگەڕێم دەست پێکە ئەفسرانە هەوسا گوتواز دەبێت ئێستا بڵێ بەڵێ کاکەوە من قبوڵمان کرد خێزانەکە وتی نەیتەوە خێزانەکە پێوتی نەیتەوە؟ نەیتەوە چکەش لە شەوە نییە لە شەوە دانیشتومە هەڵێم پرۆڤاکەم وتی هەر سەروێشکم بردبوو مناڵ نەخەوتم لە ماڵەوە هەرەی وت کاکە بەسە وازمان لێبێنە بابە ئەویت ئەم حاڵەت پێمان کرد بەیانی بیتەوە بڵێ وەرێنە گیرایی وتی نەیتەوە لە هەولێر بمێنەوە وەڵا بابە خەتەرە سڵاو بۆ خێزانەکەت